خوای گیان تۆ خۆت شاهیدی دڵی ئێمە ئەگەر چی ئێمە خەجاڵتبارین و بە زمانی ڕەش و چاوی ڕەش و دڵی ڕەشەوە ئەمانەوێت دوعا بکەین و کەلیماتی خۆمان بەرزکەینەوە بەڵام یا ئیلاهی تۆ خۆت ئەزانی بەخوا دڵمان پڕ لە خۆشەویستی تۆ و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یا ئیلاهی بە خۆشەویستی دڵمان داوات لێ ئەەکەین لە هەرچی گوناهمانە ببوورە یا رب العالمین خوایە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و بێئەدەب بوون بەرامبەر یا ئیلاهی عەفومان کە گوناهێک لەمەوە پێش کردومانە عەفومان کە گوناهێ لەمەوە دوای کەین و فریای تەوبە ئەکەوین عەفومان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یا ئیلاهی یەکێک ناومان لە خزمەتیە خۆشەویستی دڵی ئێمە پێ بگەینە یا ئەکرەم الئەکرەم خوای داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت دڵ و دەروونمان پاک کرد دڵمان ئارام کرد یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت بە بەزەی خۆت گەوزاوی کۆمەڵە گوناهین یا ئیلاهی دەرەقەتی نەفسی خۆمان ناین یا ئیلاهی دەرەقەتی شەیطان ناین یا ئیلاهی هانای زەلیلی و زەعیفی و گەوزاویمان بۆ تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی تۆ خۆت ڕزگارمان کە تۆ خۆت عەفومان کە تۆ خۆت بەزەی بەسەرمانە ببارێن تۆ خۆت تەسکی و تەربیەمان کە یا ئەکرەم الئەکرەمین بەخوا ئیلاهی ئێمە لە زەمانێکی شەهەوات و شوبهات بەخوا دینەکەی تۆمان خۆشەوێت خوایە تۆ خۆت شاهیدی حەز بە نەسرەتی دینەکەت بکە ئەگەر هیچ چاکەیەکمان نەبێت لەسەر زەویە یا ئیلاهی ئەومان هەیە کە بە دڵ ئەمانەوێت دینەکەی تۆ نەسرەتی هەبێت دەیا ئیلاهی بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت دڵی موسڵمانان یەک ماڵەکانمان یەک بەهێزمان کە یا رب العالمین خوایە کافرانی هەموو دنیا شەیاطینی ئینس و جن لەسەرمان کۆبوونەتەوە بەهانامانە وەرە یا رب العالمین خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت خوایە فێری علممان کە علممان زیاد کە یا رب العالمین خوایە ئیخلاسمان پێ ئەڵتا کە یا ئەکرەم الئەکرەم پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا پەنا ئەگرین بە تۆ لە تەکەبور پەنا ئەگرین بە تۆ لە عوجب پەنا ئەگرین بە تۆ لە غەیبەت پەنا ئەگرین بە تۆ یا ئیلاهی لە کوفر لە شیرک خوایە پەنا ئەگرین بە تۆ لە دڵی پیس یا ئیلاهی پەنا ئەگرین بە تۆ لەو گومانە خراپانەی کە بە دڵمانایە پەنا ئەگرین بە تۆ لەو خەیاڵە خراپانەی بە زیهنمانایەت ئیلاهی بەخوا ئێمەی دەستەوسان هیچ شک نابێن تەنها تۆ نەبێت یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێت عەفو و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێت خوایە گیان تۆ خۆت ئەزانی ئێمە حاجەیەکی زۆرمان هەیە لە دین و دنیامانە هەمووی بەرزەکەینەوە وەلای تۆ یا رب العالمین خوایە حاجەکانمان بۆ جێبەجێ کرد یا ئیلاهی حاجەکانمان بۆ جێبەجێ کرد سەرمان بەرزکە لە بەردەم خۆت لە ڕۆژی لیقای تۆ یا خوایەکمان گێڕە لەو عەبدانەی کە لێیان ڕازیە لە ڕۆژی لیقای تۆ یامان گێڕە لەو عەبدانەی کە سەریان بەرزە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت لەو ساتێک کە ڕۆحمان دەرەکێشرێ یا ئیلاهی کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێت ڕەحمەت بەسەرمانە ببارێت لەناو گۆڕی تارمانە ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێت لە کاتی زیندووبوونەوەمان ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێت یا ئیلاهی لە کاتی محاسەبە یا ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێت خوایە شەرمەزاری بەردەم دیوانی خۆتمان مەکە شەرمەزاری بەردەم پێغەمبەری خوامان مەکەس خوایە بۆ خاتری گەورەی خۆت بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بمان گێڕە لەو عەبدانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەیان بینێ دەم و چاوی گەشت بێ بۆیە خوایە بمان گێڕە لەو عەبدانەی بە دەم و چاوی گەشت و جوانی ڕەسوول الله صلی الله علیه وسلم شادە بن خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوور لە گوناهی خۆشەویستانمان ببوور خوایە لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ببوور یا ئیلاهی ئەم ئومەتە ئەمڕۆ لە زیلەت و محنەتێکی زۆر گەورە ئەژێ بەخوا هانای فەقیری و زەلیلی ئەم ئومەتە ناتوانێت بۆ کەس بەرزکەین ئەو بۆ تۆ نەبێت
يا إلهي بهانا منورة عدالتي خود بقرر وسرزي بهيز من كره ولا سرزي يا رب العالمين خواهي مسلمانان كي زور لهمو جهانا لنا محنة وزحمة كي زورا يا إلهي زليلي همويا ولا يتوبر زكي يا إلهي دعوة لي أكين رحمتي خود بسلمانا ببارنا پروردگارا اگر چی عبدایتی من کرچو کار و بکلکا بخوا لو چاکتر شگنا بن یا رب العالمين خواهی جان ام خوشویستانم همویان لم شکنا مبارکه کوبونتوا دڵیان پڕە لە دوعا بەخوا پەروەردگارە هەندێک جار دوعاکان ناتوانن بڵێن دڵیان هاواری دوعاکان ئەکەن یا ربی خوای ئەوەی ئەیانوێت و سوودی هەیە بۆ دین و دنیایان پێیان عەتاکە ئەوەی پەنای پێ ئەگرن خوای گیان و خراپە بۆ دین و دنیایان یا ئیلاهی پەنایان بدە یا رب العالمین خوای سەرفرازی ئەم دنیامان کە سەرفرازی ئەو دنیامان کە زمانمان کولە لە دوعا بە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم دوعا ئەکەین خوایە ئەو خۆشەویستەی دڵمان ئەو نورەی چاومان لە هەموو عمریان لە هەموو عمری مبارەکیان هەر داوایەکی لێ کردووی خوای گیان ئێمە گونەهباری خەجاڵەت بە داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە ئەو خۆشەویست و نوری چاوەمان لە هەموو عمریان پەنای پێگرتووی لە هەر خراپەیە إيمش پناه في أجري پناه من يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين فيقول لبناه من شيء وجبور خالي من